هێزی پێشمەرگەی کوردستان یەکەم هێز بوو کە شکۆی داعش و تیرۆری لە عێراق شکاند و تاقمی تیرۆریستی داعشی ڕوبەڕووی شکستی گەورە کردەوە. ڕۆژنامەنووسێک داواکارە هاوکارەکان بۆ هێزەکانی پێشمەرگە بەردەوامی هەبێت، بە پێچەوانەشەوە دەرەنجامی خراپی لێ دەکەوێتەوە. بێگومان ئەگەر هاوکارەکان بگیرێتەوە لە هەرێمی لە هێزی پێشمەرگەی کوردستان و ئەوەش درێژە بکێشێ، ڕەنگە مەسەلەن مەترسی لەسەر هەرێمی کوردستان دروست بێ، لەسەر سنوورە ناوچە سنووریەکان دروست بێ، وەکەوە بینیمان لە ساڵی 2014 لە زۆر ناوچە دروست بوو لە ناوچە سنووریەکانی کەرکووک لە شنگال بەداخەوە کە شنگال کەوتە دەست ڕۆژتان داعش ئەو مەترسیانە لە ئارادای ئاگرکردنەوەگە ماوەیەکی درێژ خایەن بخایەنێت. هەر هەوڵێک بۆ بڕینی هاوکارەکانی پێشمەرگە بە هاوکاریکردن و چوونە بەرەی داعشەوە ناو دەبرێت. ئەچێتە خزمەتی بەرەی داعش و تیرۆریستانەوە، بۆیە باوەڕ ناکەم هیچ شتێکێک لە وڵاتانەی کە هاوکاری پێشمەرگاکەن و یارمەتی پێشمەرگادەن بستنە جێرباری داواکاریەکی لەو جۆرە، چکۆ خۆیان نەزانن دەرەنجامەکانی تەنها بۆ پێشمەرگە و کورد نییە، بەڵکو زیانەکانی یشکێتەوە بەسەر هەموو پێکاتەکانی ناوچەکە و جیهانش. بۆ پێی کە پێشمەرگە تاکو ئێستاکانە تەنها بەرگری لە کورد نەکردووە، بەرگری لە هەموو پێکاتەکانی ئەم ناوچەیە کردووە. لە دوای ساڵی 2014 و هاتنی داعش و هەرەسی سوپای عێراق لە ناوچەدابڕێنراوەکان، هێزەکانی پێشمەرگە توانیان هەرێمی کوردستان و ناوچەدابڕێنراوەکانیش بە سەرجەم پێکاتەکانیەوە بپارێزن. بە وتەی چاودێرانیش پێشمەرگە لە بڕی جیهان شەڕی داعشی کرد. کارۆن محەممەد، کورد ساد نیوز، کەرکووک.